سلااوان لێبێت من کۆڤان عەزەتم لە پرۆگرامێکی تری پلانی من لەگەڵتانم. ئەم جارە هاتوینەتە سلێمانی. شنۆ نووری عەبدوڵڵا کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی دووی سنووری پارێزگای سلێمانی لەگەڵمان دەبێت. گفتوگۆیەکی کورتی لەگەڵ دەکەین و دواتر ڕوبەڕووی پرسیاری خەڵکی دەکەینەوە. شنۆخان بەر لەوەی بچینە سەر پرسیارەکانمە با بزانین پلانی تۆ چییە کە ئێستا بەغدا جگەلەوەی کە پارتی کارنامەی هەیە دەڵێ کار لەسەر ئەماناکەین بەڵام کەشنۆ چێتە پەرلەمانی عێراق بێتە پەرلەمانتار ئەتەوێت کار لەسەر چی بکەین پلانی تۆ چییە؟ بەڵێ تەمان من وەکو بەربژێرێکی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر متمانم بەدەستهێناوە چوومە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبەت سەرەتا لە چوارچێوەی کارنامەکەی پارتی دیموکراتی کوردستاندا کار دەکەم لەبەرەوەی ئەو کارنامەی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقی مانگی ئۆکتۆبەری 2021 زۆر بەرفراوانە هەموو لایەنەکانی لە خۆ گرتووە ئەم جارە تەنانەت لەسەر ئاستی عێراق بەرنامەکان دانراوە نەگۆکو پێش و تەنها تایبەت بێ بە هەرێمی کوردستان زۆر بەرفراوانە بۆ عێراقێکی دیموکراسی و بۆ ژیانێکی خۆشگوزار بۆ هەموو خەڵکی عێراق هەڵبەت منیش بەرنامەکانم لە چوارچێوەی ئەو بەرنامەدا بەڵام خۆم وەکو کەسێکی پسپۆری لە بواری پەروەردەدا پێم خۆشە گرنگی زۆر بە پەروەردە بم هەرچەنە لەگەڵ ئەوەی کە جەنابی سەرۆک بەرزانیش جەنابیشیان ئاماژەی بە گرنگی پەروەردە کرد بۆ داهاتوو لەبەر ئەوەی کە ئێمە بتوانین کۆمەڵگایەکی مەدەنی و دیموکرات خواز و کۆمەڵگایەکی ئاشتی خواز دروست بکەین وردەوردنەوەکانی داهاتوومانەوەیەکی ئاشتی خواز بن. باش کە داخلی سلێمانی بووین باشە بە درێژای ئەم جوود سایدە پۆستەری تۆم نەبینی بەڵێ بۆچی؟ لێتی بەس کەمە زۆر کەمە تەبعاان هۆکارەکەی ئەوەیە ئێمە گرنگنی بە پۆستەری ئەلانی خۆمان بکەین گرنگوی بە کارەکانمان کاری ئێمە گرنگە ئێمە من وەکو کەسێک لە شاری سلێمانیا 33 ساڵە لە بواری پەروەردە کارەکەم 33 ساڵیش لە بواری حیزبیا کارەکەم زۆری خەڵکی سلێمانی ئێمە و بنەماڵی ئێمە دەناسێ هاتەمە بەست خەڵک دەتناسێت و پێویستیت بە پۆستەر نییە؟ هەموو کەسێ پێویستی بە پۆستەرە بەشی خۆی بەس ئەوەندەم کردووە کە حەزم کردو ئەوەندە هەبێ حەز ناکەم شتێکی زۆر هەبێ حەزم کردو ئەوەندە بێ کە خەڵکی کە سەرنجیە بە تا مەزرۆ سەرنجی با بەڕاستی بڵێ ئەوە پۆستەرێکی و ئەم خانمێ ئەمە ئەو مامۆستای و مامۆستاشنی و فعلا نواش بووە تەلەفۆنم چەند بۆ هاتووە چەند پێمان خۆشە پۆستەرەکەی تۆمان لە فڵان شوێنە دیوە خۆشە خەڵک بە دوایە بگەڕێ. چێشت بۆ دروست نابێت لێرە؟ نەخێر بۆم دروست نەبووە. ئەمە هۆکار نەبوو کە پۆستەرە زۆردانە ناوە؟ ئەتوانم پۆستەریش زۆردانێم بەس لەوانەیە لە هەندێک شوێنە بۆ نمونە شوێنی تایبەت هەیە تایبەت کراوە بۆ لایەنەکانی تر من ڕێز لەوانە ئەگرم ئینسانە بێ ڕێز لە بەرامبەر بگرێت کە خۆ دەزانی ئێمە سەر بە حیزبێکی نەمیشە فێری ڕێزی کردین بەس ڕێگریان لێ نەکردم قەت بڵێن نابێ لێرە پۆستەر هەڵواسی هەروەها لە ئایندەی دوو هەفتەیەکی کە بە تەمام ژمارەیەکی تر دابەزێنم بەپێی بەرنامەدام ناوە. لە سلێمانی هیچ پێشێلکاری بەرامبەر کاندیدانی پارتی کراوە؟ تا ئێستا نەخێر تەنها دوێنێ لە پۆستێکدا شتێکم خوێندەوە کە دەڵێ پارتی گرنگی بە سلێمانی نادا و تەنانەت کاندیدەکانی ناناسێ من زۆرم پێسەیر بوو لەبەرەوەی من خۆم کەسێکم لە بنەماڵی سلێمانی و خاتو یادگار بە هەمان شێوە کەسێ دکتۆرە شواقی جەناسێت و لەوە ئەچێ بۆ بانگەشە و بۆ یعنی کەمکردنەوەی هەیبەتی کاندیدانی پارتی ئێمە بانگەشە زۆر دەکەین ئێمە قسە بۆ خەڵک زۆر دەکەین سەردانی خەڵک زۆر دەکەین لە دەرگای خەڵک زۆر دەدەین من وەکو خۆم وەکو شنۆ لەبەر ئەوەی بەسی من لە بانگەشەی فەرمی چییە بۆ نمونە لە هەولێر کە بانگەشەکرا هەم سەرۆک بارزانی هەم نێچیروان بارزانی هەم مەسرور بارزانی هەرسێکیان ئامادە بوون لێرەش بانگەشەیەکی وا دەکرێت ئەکیدی بانگەشەیەکی وا دەکرێت هەرچەنە لەلایەن لە قەبەڕێزەکانەوە بانگەشەی فەرمی کرا لێرە لە لقی 4 لە لقی 21 بانگەشەی فەرمی کرا هەمیشە کاریان بۆ سلێمانی کرد و سلێمانیان لا خۆشەویستە جەنابی سەرۆک خۆی فەرمیێتی سلێمانیەکان 2 جار پارتین ئەوە هەیبەتێکی زۆر گەورەیە بە ئێمەی بەخشیوە هەڵبەتیش بۆ بانگەشەکە تەشریف دێنێ زۆربەی کاندیدەکانی پارتی لە سنووری پارێزگای سلێمانیە چونکە هەڵبژەش لەسەر سلێمانی حسابە بۆچی هەمووی ئافرەتن چاوتان لە کۆتایە؟ من بەس بە حاڵی خۆم چاوم لە کۆتانیە لەبەرەوەی ئەوەندە لە خۆم ڕادەبینم کە بە کۆتا دەرنەچم ئەوەندەم کار کردووە لە پێشینەی خۆم بە کۆتا دەرنەچم بەڵام نابێ ئێمە یەک شتمان بیرچێتەوە تاقا حیزب لەسەر ئاستی عێراق لە سەرەتای دروستبوونی گرنگی بە مافی ئافرەتدا
بە سەردەستی بارزانانی نەمریکێتی ئافرەتانی کوردستان گرنگی دروست بە ئافرەت داوە لەبەر خودی ئافرەت کۆتایە نەخێر لەبەر خودی ئافرەت لەبەر گرنگی ئافرەت لە کار سیاسەکاندا ئێمە وەزیرێکی ئافرەتمانێ پارێزگاکان کە زیاترە بەڵێ زیاترە لە سلێمانی لە پارێزگاکانی تر زیاترە لەبەرەوەی یەکەم لەوانەیە سلێمانی شارێکی ڕۆشنبیرە ئافرەتی زۆرتیە لە ناولق و ناوچۆ سەرکردایەتیدا ئەگەر بێن سەردان بکەن دەبینن چنی پیاوتیدا ئەوەندەش ئافرەت کار دەکات لە بواری سیاسیدا ئافرەتی زۆر بەتوانەمان لە سلێمانی هەیە بۆ هەموو بوارەکان لەبەرەوە ئەم جارە دیارە وایان پێخۆشتر بۆ کە زیاتر کاندیدەکان ئافرەت بێ ئەگەر لە حاڵەتێکیشە چاویشی لە کۆتابێ حیزبێکە و مافی خۆیەتی بەس من لەگەڵ ئەوەشدا دەڵێم من خۆم وەکو خشنۆنووری بە تەمانین بە کۆتا دەچم دەڵێم بەدەم خۆم دەردەچم کۆتا دەرناچم بەڵام پارتی چاوی لە کامیانە پارتی گرنگی بە ئافرەت دەدا بەڵێ گرنگی نەک هەر لە سلێمانی بە گشتی گرنگی بە ئافرەت دەدا پارتی یعنی ئەڵەی پارتی دیموکراتی کوردستان باڵێن لە هەولێر و دهۆکە ئەم ڕێژەیە نیە بڵێ لەبەرەوەی بمانوێ نەمانێ ئێمە باواقعی بین خۆمان دەزانی دەنگدەری پارتیمان ئێمە لە هەولێر و دهۆک زیاترە لەبەروی سلێمانی کۆی زۆری حیزبەکانی تێدا کۆبەتەوە بە شێوازێک یعنی هەر حیزبە بەشێکی پشکێکی بەرکەوتووە لەبەر ئەوە زیاتر گرنگی بۆ داوە کە لێرە ئافرەت بێ باش پێشتر پارتی تەنها یەک پەرلەمانتاری هەبوو لە سنووری پارێزگای سلێمانی بەڵێ ئەویش کاکدانا بوو بەڵێ ئەم جارە پارتی چەند کورسێ بێت چەند پەرلەمانتاری بێت من هیوادارم هەر پێنجمان دەرچین ئەوە هیوای هەمومانە بەڵام بە تەوەقعی من یعنی جەنا بە تەوەقع ئەتەوێت یان خۆ دەزانی ناتوانانی پێشبینی بۆ هەڵبژاردن پێ هەڵبژاردن هەمووی مسادفەیە وایە ئەنی ئەوەی کە تەسەوری ناکەی سیرەکەی ئەو دەگوزارێت کادیران و لاینگران من تەسەور ئەەکەم تا سێ کورسی ئەگەر تا سێ کورسی بێنینە سلێمانی بۆچی وە دڵنیای کە سێ کورسی بهێنن وڵی تەسەوری ئەوە دەکەم یاسای نوێی هەڵبژاردن هەندەرە جەماوەری پارتی هەندەرە ئێمە جەماوەرێکی نەگۆڕمان هەیە دەتوانین بڵێن ڕێژەی جەماوەری پارتی ڕێژە نەگۆڕە کەسانێکی خاوەن مەبدەئن حەچی عاجزیان هەبێ هەر شتێکیان هەبێ لە کاتی دەنگدانەوە لای دەنێن دەنگەکە نادۆڕێنن دەنگدەری پارتی زیادی کردووە لە سلێمانیە بەڵێ بەڵێ زیادی کردو دەستخۆش شنۆخان ئێستا چینە نێو خەڵک بۆ پرسیاری خەڵکرد دەکەینەوە بابزانین داواکاری خەڵک چییە لە شنۆ کە دەچێتە بەغدا چیان بۆ بکات زۆر سپاس باڵێن فەرموو شنۆخان کاندیدا بۆ پەرلەمانی عێراق باشە تۆ چ داخوازیەکەت لێ هەیە کە چۆ پەرلەمانی عێراق چیتان بۆ بکات شنۆخان من زۆر خۆشحاڵم بەناسینت و من پێشتر چاودێری مقابلەکانتم کردە زۆر دڵم بەوە خۆشە کە کەسێک لە بواری پەروەردەیە چێتە پەرلەمان هەڵبەت ئەگەر کورد بێت و لە بواری پەروەردەیە بێ لەم کاتەیە کە کاتی سەیری بواری پەروەردەی ئێماکەین و لانی پەروەردەمانەکەین ئەتوانین بڵین خەلەلێکی زۆری تایە توانین بڵین کەم و کوڕێکی زۆری تایە من دوو سێ داواکاریم لە تۆ هەیە یەکەمیان من وەکو دەرچوویەکی زانکۆ یعنی یەک دنیا دەرچووی زانکۆمانێ بە یەکەمەکان و بەنایەکەمەکان و ئەمانە ئەتوانین بڵێن هیچیان شوێنی خۆیان نەگرتووە ئەگەر تۆ بتوانی کار بۆ ئەمانە بکەیت من بەڵێنی ئەوە دەدەم وەک یەکەم مامۆستایە وەکو سەرپەرشتیارێک کە چوومە ئەوێ شەو و ڕۆژ شەو نخۆنی بکەم لە پێناوی ئەوەی کە هەوڵی تەواو بم لە ڕێی کەسی پسپۆریەوە لە ڕێی کەسی شارەزا و پرۆژەی جوان بەرمەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەک تەنها پاڵپشت بم بە پسپۆرێکی خۆم بەڵکو کەسانی زۆر پسپۆری چاکمان ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی هەیە کەسانێکن زۆر وردن لە بواری پەروەردە ئیسیعانە بە ڕێی هەمویان بکەم ئەوان برم لەگەڵ خۆم پرۆژەکانی ئەوان لەگەڵ پرۆژەکانی خۆمان هەمووی بە شیوازێکی زۆر جوان دای ڕێژم و بیبەمە بەشی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی عێراق دواتر ئێمە لە ڕێی لیژنەکەی خۆمان ئەگەر ئۆکەیرە ئەتوانین بیدەنێ دەست سەرۆکی پەرلەمان دەیداتە لیژنەی قانونی ئەوانیش ئەگەر ئۆکەیان لەسەردا ئێمە دەتوانین ئەو کاتە کارێکی جددی لەسەر بکەین من ئەو بەڵێ نەدەدەم پەروەردە چاکۆن چکە خۆم پەروەردەیم سپاس دەکەم شنۆخانگیان باشی قوربانە بم ئیشەڵڵا هیوای سەرکەوتنەوە خوازین زۆر زۆر خۆشحاڵیم بە تۆ هیوای سەرکەوتنێکی زۆر زۆر بۆ خوازین هیوادارین ئەم ساڵ وەکو ساڵی ڕابردوو نەبێ بەڕاستی ساڵی ڕابردوو کەم کورتیما زۆر زۆر بوو ئەمانە ئەم ساڵوانە بێ داواکاریەکەمانەوەیە کەم کورتەکەمان بۆ چاپکەن
هەموو کوڕەکان چی بۆ نمونە بەڵێ دەرسیان زۆر ئاینە هیوادارین ئەم ساڵان نەبێ هیوادارین سەرکەوتوش بێ زۆر خۆشحاڵین بە سەرکەوتنەکە مانای شانازیە بووی چاوتان ماجەکەم کە دوو قوتابی جوان لێرە باشی مامۆستاگیان زۆر سپاس من زۆر خۆشحاڵم کە دیسانە تۆم بینیەوە پار هاتی بۆ مەکتەبەکەمان زۆر قسەی جوانە کە زۆر نسیحەت ینی ئەو نسیحەتانی تۆی لێکردم ئەم ساڵ سەرکەوتم لەم قۆناغی ئێستایا بم زۆر سپاس هیوام وایە بۆ پەروەردە دایم ئاوا سەرکەوتی بێ وەکو مشریدارێک زۆر خۆشحاڵیم پێ و ئیشەڵا دایم ئاوا سەرکەوتو بیت ئەنیان پۆستەشی چۆن بۆی لەم قۆناغیان سەرکەوتوین وەشانی ئەم پۆستەشی ئیشەڵا لەمەشا سەرکەوتی چۆن لەوەیە سەرکەوتویت داواکاری ئەوەیە ئیشەڵا ئەم ساڵک و وەکو پار نابێ هەمووی ئەخوێنین دەرزەکانی پارمان زۆر فەوتە ئیشەڵا ئەم ساڵوان نابێ تر سەرکەین و 11 تاوکەین و ئەو کاتیشخوا گەورەیە هیواشوانەوەیە شنوقانگیان سەرکەوێ من هیوای سەرکەوتنتان بۆکەم سپاس کە منتان بیرماوە زۆر سپاسانەکەم ئیشەڵا پەروەردەش هەر باشە بێ نابێ ئێمە سپاس قوربان نابێ ئێمە بیرمانچێتەوە کە پار بەهۆی ئەو نەخۆشی و هەموو جیهانی گرتەوە گوناحی کەسی تێدا نەبوو ئێمە نابێ گوناح بخەینە سەر ئاستی کەس بەڕاستی بەس هەوڵی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری پەروەردە لەم بوارەدا زۆر بەجددی کاری لەسەرەکەن هیوادارم قسەکانی ئێوەش دەگا پیان و هەڵبەت ئەم ساڵ سیستمێکی باشتر و خوێندنێکی باشتر بەڕێوەچێت ئێوەش سەرکەوتن خۆشحاڵ بم قوتابی جوان زۆر سپاسانەکەم زۆر سپاس خۆش پرسیارتان هەیە لە شنۆخان بەڵێ سەرەتا سڵاو بەخێر مامۆستای بەڕێز سەرچاوەکانم من وەکو گەنجێک ئەمەوێت لێت بپرسم ئەگەر ئیشەڵا تۆ دەرچویت و گەشی تا ئەم خولەی پەرلەمانی عێراق ئەتەوێت چی بۆ ئەم شارە پەرایوەست خراوە بخەیت لە وەکو شاری سلێمانی ئێمە گەچین ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئیشمان بەگشتی بۆ هەموو عێراقە بەڕاستی هەڵبەت سلێمانی جێکێکە لە شارە ڕۆخۆشەویستەکان شارەکەی خۆمە شارە خۆشەویستەکەی خۆمە کە تیا لەدایک بووم ئینتیمای تەواوم بۆ شارەکەی خۆمە یەکەم وەکو کوردێک دووەم وەکو ئەوەی کە لێرە لەدایک بووم هەڵبەت ئەو پرۆژانەی ئەگەر ئیشەڵا گەشتینە ئێوە بتوانین کاری چاک بۆ هەموو عێراق بکەین سلێمانیش بێ بەش نابێ لێی چونکە سلێمانی یەکێکە لە شاری ڕۆشنبیرەکانی هەرێمی کوردستان یەکێکە لە شارە جوانەکان خەڵکی جوانی تێدا خەڵکی ڕۆشنبیری تێدا بیرەوە جوانە من هەوڵەیەم ئێمە لە ڕێی پرۆژەی جوانەوە بتوانین یەسەرەتا ئەگەر بودجەی هەرێمی کوردستان تەسبیتکەین هەلی کار زیاد دەبێت کالی کار زیاد بۆ ئەم گەنجانە بێکار نامێننەوە بەڕاستی یاتوانین لە ڕێگەی قەرزی بچووکەوە لە بانکەکانە کاریان بۆ بدۆزینەوە کاریان بۆ دەسەبەرکەین لەبەرەوە کار لەسەرماکەن بەڵێ بەجددی ئەکید ئێمە هەموو ئەو وانەی کە خۆمان کاندید کردووە وعدی ئەومان ناوە لەگەڵ خۆماندا نەک لەگەڵ هاوڵاتی چکە وعدی هاوڵاتی قورس دەبێت بەس وعدی خۆمان لەگەڵ خۆمانە پرۆژه یاسا کە دەبێت یاسا تێدا پەڕێن باشە لە نێو پەرلەمانە ئیتروازی لە ئەهێنن یانە چن بە دوواداچوونی هیچ شتێک ئەگەر بە دوواداچوونی بۆ نەکێسەر ناگرێ هەموو کارێک لە سەرداتە دەستتدایە هەوڵی بۆ بەبی خەرەبواری جێبەجێکردن بەڵام گرنگترین شن بە دوواداچوونە تاکۆ گەیشتووە باشە تۆ چ پرسیارێکت هەیە چ داواکاریکت هەیە لە شنۆخان بەخێر بن سەرچاوم سەرەتا من نامێت لە داواکاری لە پرسیارە و دەست پێ بکەم پێشنیارێکەمەیە ئەمەوێت ئیشەڵا لەگەڵ دەرچوونتانە بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق یەکەم کارتان یەکڕێزخستن و یەکڕێزی ماڵی کورد بێ هەمووتان لەوێ بە یەک دەنگ بتوانن داوای مافە یاسایی و دەستوریەکانی هەرێمی کوردستان بکەن ئەوە داواکاری یەکەم بوو پرسیارم لەسەر بابەتی نوێنەرانی پێشوو کوردی هەیە کە لە عێراقا ئەندامی ئەنجومەی نوێنەران بوون ئایا ئێوە هەوڵ ئەدەن ئەو نەمەتە کۆنەی کە هەنێک نوێنەر لە شاری سلێمانی بەکاری ئەهێنا بیگۆڕن بە نەمەتێکی جیاواز و جوانتر چونکە کاتێکە باسی چیە لە نەمەت بەڵێ کاریان نەکردو بەداخەوم کۆمەڵێک نوێنەر کە لەم شارە دەرچووە بەو پەڕی قەناعەتەوە باسی ئەەکەم کە خیانەتیان لە دەنگی ئەو دەنگدەرانە کەرۆکە دەنگیان پێداون ڕۆژێک لە ڕۆژان داوای ئەوواکەن ئەم سلێمانیە ئەم شارە حیاتە لە کوردستان و هەرێمە کوردیەکەی خۆمان جیاو بێتەوە بچێتەوە سەر حکوومەتێکی فاشستی عەرەبی و عێراقی یاخود ئەمان داواکەن ڕۆژێک لە ڕۆژان ئێستاکە مەلەفەکانیان دەرکەوتەوە باس لەوە کراوە بودجەی هەرێمی کوردستان بۆ بڕدرێ
یاخود مداخلی هەنە حیزبی شیعیش بکرێ کە بۆ کورد شیاو نییە. ئێوە چی دەکەن بۆ ئەوەی ئەو یەکریزیە لە بەغدایە هەبێ هەر کەس نێتن لە خۆیەوە قسە بکات و ئەکید خۆمان ئەو ئێمە خۆمان وەکو کاندیدان بە تایبەتی کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان یعنی هەوڵی ئەوەمانداوە و جەختیش لە سەرێک ڕزی کوردەکەین چکە بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان سەرەتای بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان بە یەکریزی گەلی کورد دەست پێەکە ئەگەر ئێمە یەکریزی نەپارێزین دەست پێشخەرەبی لە بەغدا بەڵێ بۆ یەکریزی بەڵێ دەست پێشخەرە بم ئەبێ ئەم جارەوە چێکی جوانی کاندیدان پیشانی خەڵک بین بەڕاستی منۆکو کەسێکی سلێمانی وکو ئافرەتێکی سلێمانی دەمەوێ لەوێ پیشانی بم هەموو نوێنەرانی کە خەڵکی سلێمانین و دەچنە بەغاوەکو یەک نین من پیشانی دەدەم کە من نوێنەرێکی پارتیم چ کارێک دەتوانم بکەم. لە بەهایە قسە بکەن یارمەتی فەقیر بن شەر نێ بچن لە مێژ و کورسی لەوێ دانیشن یارمەتی هەموو کەسێ بن ئەوانی تر بۆ مێز و کورسی چوونە وەڵ باسییان مەکە دانیشن بەس شەڕ و فەرتەنە و قسەیانە بەخۆ پەیمانتان پێم ئەبێ دەنگ و ڕەنگی حەقی ئێوە بم ئیشاڵڵا ئەو میلەتە بکەن بۆ نەچن بۆ پارە مەچن بۆ هین مەچن دانیشن بەس یارمەتی خەڵک بن بەڵێنی پێدەم من خۆم کە خۆم کاندید کردو بەڵێنێک ملەنیان خۆم و خۆی گەورە کە دەبێت لەو موچەیە بەشی خۆی گەورەی تێبم بەشە خۆی گەورەکە بۆ خەڵکی فەقیر ڕۆژارە بێ ئیشاڵڵا ئیشاڵڵا بەس هەمووتان یەک دەنگ یەک ڕنگ ئیشاڵڵا سەرکەوتوو بن یارمەتی خەڵک بۆ ماندوو بوون لەو پەرتەوازەیە ئارەوەڵای چۆن خەڵک ماندوو بوو ئارەوەڵا ماندوو بۆ چۆن ماندوو نەبوو ئەبێ هەموو یارمەتی میلەت بە میلەت بوونا حەوانە پەرلەمان تارانەی پێش و یارمەتیان نەداون باشە و باشیش نێ زۆر نا زۆر نا بەشکەش یەکریز بین هەموو شتێکی ئیشەڵڵا نەک لە ئەم ڕوم لە هەمویانە من ئێستا من ئەم چای ماجەکەم ڕێزمێ بۆی ئەم لە پلۆپۆستەکانی زۆر سەرکەوتو بووە من نەڵێم قساقە من زۆرم پێخۆش بوو کە ئێستا بینیم لەو قناعەتە ئەمەم چۆن لە پۆستەکانی تر ئاگای لەو خەڵکە هەبوو ئاگای لەو جی لە فەقیرە هەبوو نەم پۆستەشیا ئاگای لەو خەڵکە بێت من داواکارم شنوخان بۆ پەرلەمانی عێراقەوانە من بۆ پەرلەمانی عێراقەڵێم ئەو دەنانەمان نەفۆتێت دەردی کابرا پێشتر دەنگتان فەوتاوە ئارەوەڵا ئەدەمان زۆر فۆتا خەڵک زۆر دەنینەوە بۆ پەرلەمانی کوردستان وەکو پەرلەمانی عێراق نییە پەرلەمانی عێراق جێە ئەوەی لە بەخاوە ئێستا تۆزە بۆمانە نێرن ئەگەر دەنمان نەبێ و کاندیدەکانمان لەوێ نەبێت و جوودیان نەبێت و دەنیان نەبێ ئەو کاتەوەشمان بۆ نانیان دەنگمان فەوتاوە ئەو پەرلەمانتارانی ئەوێ کاریان نەکردووە زۆرمیان کاریان نەکردو بەڵێ ناتوانێمە بڵین خراپ هەمیان چیان کرد بۆ چی چوونە وڵی ڕێزمێ بۆیان هەمووی ڕێزمێ بۆ شنۆخان و بۆ ناڵم هەمیان ئیشان نەکردو ناڵم هەمیان کردویان و هەمیان نیان کردووە بازێکی ئیشی کردووە بازێکی ئیشی نەکردووە ئەوانە ئیشان نەکردو بۆ چوونە ئەمی دیارە بۆچی چوە بەڕای تۆ بەڕای من بۆ جیفانی خۆیان ڕشت بۆ جیفانی خوان بۆ تۆ ناوەڵا بۆ من نەچوو زاوە کارت لینیە خزمەتی هاوڵاتیان کەنمتەوە هەچەنە پارتی هەمیشە لە خزمەتی هاوڵاتیان بوو سەرکەوتو من هەمیشە لە سەرکەوتن ئێستا ئەم خۆی ڕەنگە بە تەنیا ئیشەکان بکا بڵێ من ئەو شتانم بۆ ئەکریان شتێ بەڵام لە دوجارە سەرکردایەتی حیزبەکان بڕیار ئەدەنەوە کاتێک کە ئەچنەوە پەرلەمان ئەوەی خەریکی ملشکاندنی یەکترن و ئەوەی هەوڵی ئەوە ئەیان کە شت بۆ خۆیان بەدەست بێنن چی بکەن و چی نەکەن خاتونە ئاڵێت بەڵێت بۆنم لە حیزبەکان ئەوەندەی خەریکی ملشکاندن بوونە ئەندا خەریکیەوە نەبوونە بۆ نمونە مافی هەرێمی کوردستان دەستەبەر بکەن باشە قسە زۆر ڕاستە پەرلەمانی عێراق بۆ ملشکاندنی یەکترە چەوە من خۆم ئەم جارە ژووتومەوە ئەم جارە ژێڵێمەوە لە پەیامەکەمە یەکەم شت ئەبێ ئێمە یەکریزی بپارێزین ئەگەر بە قسەی نەرم بووە ئەگەر بە قسەی زبر بوو ئەگەر بە هەر شتێک ئەبێ ئێمەوە لە هەموو کاندیدان بکەین کە چوینە ئەوێ یەکەم یەکریز دووەمیش پەروەردەیان ئەم خوشکە قسەیەکی زۆر ڕاستەکات چکە من خۆم لە بواری پەروەردەم ئەگەر فعلەن ئێمە پەروەردەمان لە ڕەوزەوە چاک بکردایەوامان بەسەر ناهاو ئیسا ئەمڕۆ کاندیدە منیش کاندید بووم هەر بە بازاڕ ئاگەڕم بەس دوای کاندید سوێن بەخوا نایبینیتەوە کاندیدی پێشوو هەمووی وا بۆ ئەلێرەیە هۆسەیەک بووە زۆر دەزانێ منێتەوە
هەر من وەکو تو ئۆڵی ڕقمی خۆت میدێ منیش ڕقمی خۆت میدی ئەگەر ئەمەم ئەمدادەیە هاتەوە بۆ لای من وەتی دووشتت بۆکەم یام چی تێبا بۆ دووکەم لەسەر ئەرزات و چی بە مناڵی بە برای خۆتەڵی بیڵێ شنۆخان بۆرنە ئەوڵێ کە ئێوە تا کارتان بە خەڵکە دێمە لایەن باشە کە ڕۆیشتن ئیدی ئەو خەڵکەتان بیر نامێنێتەوە ڕۆژێک لە ڕۆژان کە بوویتە پەرلەمانتار دێتەوە ئەو بازارە دەیسەت لەو خەڵکە بدەیت خۆمانە ئەم بازاڕی خۆمانە کە سوکاری خۆشمانی تیا زۆر ئەگەر من جاری کە نێمەوە لایەن وەکو ئەم برایە فەرمووی نینەوە نایەن و بڵین سەلامیان لێ بکەنەوە ئێمە هاتووینەتەوەوانە ئیتر بەتەواتی متمانیان بۆ ئەدای ئایندە هەرنامێ بە ڕۆژێک گەر بۆ میوانی من لێ پرسە مەڵە بزانم چیتۆ ناو خەڵکیان هەرنامێنێ ئەبی ئێمە متمانەیە بگەێنین ئەبی ئێمە متمانەیە بگەڕێنینەوە بەڕاستی بۆ خەڵک نەحەقی نییە من خۆشم کە هاوڵاتێکی ئاسایی و منێک ئێستەکەکانی بووم هێش پێشتر و متمانەیەم نەما بوو ئەمە دیعنی بۆوە ئەکەن بۆ کە ئەڕۆنە بەغا ئیتر بیریان نەچێتەوە کە بەدەنگی خەڵک چۆتەوێ بۆ نایەتەوە ناو خەڵک کاکەوەرەوە ناو خەڵک وەرە ناو بازار خەڵک لە دەوری خۆ کۆکەرەوە بڵێەوە من هاتوومەتەوە ڕەتان چی کەتان بۆ بکەم مثلا ئەم برای بۆ مناڵێ منەمێ ئەو پرۆژیاڵم دەوەرە یارمەتیم بە بۆم بنووسە با من بۆت بگەێنم دەینی تۆ بگەێنم وەرە لەگەڵم ئەدبم دوو ڕۆژ لەگەڵ خۆم بە بەقاوەرە لە ئەنجومەنی نێران دانیشە چکە ڕێگە پێدراوە لە پرۆگرامی ئەنجومەنی نێرانی عێراق ڕێگە پێدرا ئیستیشارە بە خەڵک بکەیت ڕێگە پێدراوە خەڵک بێنی تو ئیستیشارەی پێ بکەی قەیچێکە با من ئەم برابا لێرە جانتا فرۆش بێ ئەم لە من زیاتر معاناتی خەڵکە زانێ با ئیتر ئێمە ئەو بکەین بە کەلتور وەڵا ئەمانەوە تریش بۆ ئەم خەڵکە بکەن ئەمانەی کەش ئەم خەڵکانە حەلەکەیەکی لانە ماشمامە باشکە ماشەکان خۆی لە بێتەوە عنی ئەو بڵین ئەو موچەی کە بڕا بڵین ئەو موچانەکە بڕانی پاشەکەوتەکەم و گێڕنەوەوانە بۆمان ئەوانەمانەیە لە نینەکان لەکانەوەی ئەوە بازار کزا وڵڵا بەبوونە بازار هەر نییە باوەڕەکە بازارمان هەر نییە بە وەگاتارەکە دە 15 پاکە جاران بازار زۆر باش لەوێت ئاش نەما قەیران بەزار قەیرانێت بەست لەوەیە کە چۆ بەغدا کار لەسەر پشتێرم بکە ئەرەوە لەسەر پشکێرم کارەوەڵا لەسەر پشکێرم ئەو شانەمە بکەم بۆ خەڵک بۆ وڵاتی ئەمدا وە لەسەر کارەبا لەسەر ئاو خەڵک ئەوشانەمان بۆکەن ینی ئەو بەشینەی کارەکانی ئێمە بێت چکە قوتی خەڵک پێشە هەموو شتێکە کە تۆ گیرفانت پڕ بۆ شۆ بە ئیسراحە دەنوویت کاندیدی پارتیە باش ئەتەوێت چی بکە لە بەغدا وەڵا ئەمانەوێت لە بەغدا ئەم عەزەی سلێمانی خۆ دەیبینی چۆنە ئەمانەوێ ئەم عاشەمان بۆ چاپ بکات ئەگەر پێی بکرێ یعنی زەخت لە حکوومەتکە ئەم هەوڵاتی کە لەم شارەیە هەیە سیرەکەی هەمووی یعنی هەیە دەستی کورتە هەیە کرێچیە هەیە معاشیاوەیە بۆمان چاپ بکە بۆ بوجە ئەبێ بوجەی هەرێمی کوردستان تەسویت کەین بەڵێ 100% وایە لەسەر نەمێنێ ئەمڕۆ هاتوو نەهات و گەیشت بەڵێ وایە 100% جایەوە دەتوان کۆتایی بەمە بێنن وڵای ئەتوانین ئەگەر یەکریز بین و هەڵوێز بین و خیانەت لە یەکتر نەکەین هەموو شتێکمان بۆ کرێ بەس یەکریز نەبین هەرێکە بە خۆی قسە بکە هیچمان بۆ ناکرێ یەکریزیش يعني وتا چنە ئێوە لە دەست ئێوەیە خۆ لە دەستم خەڵکەنی ئەو خەڵکە دەنگتان پێدا ئێمە ئەبێ جەخت بکەین ئێوە جەخت لەسەرەوە بکەنەوە کە یەکریز بن ئەبێ یەکریز بین ئەبێ ئێمە لەسەر بنەمای دەستور قسە لەگەڵ عەرەبەکان بکەین ئەوانە گەروتیان ئەمە نابێ بڵێن تا خۆت لە دەستورەکان نووسیتە خۆ لە ڕۆژانێکە پێویستە کە بە کورد بووە کاتویتە کوردستان دانیشتوی دەستورەکە بە جوانی نووسێتەوە ئەی ئێستا بۆ ئێستا قسەی زلەکەی وایە یانە کاتی ئێمە ئەبێ جەخت لەسەر بنەماکان و بڕگەکانی دەستور جەخت بکەینەوە ئیش بۆ خاوڵاتی خۆمان بکەین بەڕاستی ئەم جە بە یەکگرتووی چکە ئەم جارە هیچ مەجاریکی تیانێ بەڕاستی یەکگرتوو نەبین هەرێمی کوردستان بەهێز نەکەین ئێمە هەموو شتێک دەنگدەریشی تر لەوە زیاتر قبوڵی ناکات چکە ئێمە وەکو جەنابەت ئاماژەت کە خەڵک زۆر متمانەی نەماوە ئێبێ متمانە بگەڕێنینەوە ئێمە بۆ خەڵک من وەکو خۆم بەڵێنێ ئەمەتر کاندیدانی کەش ئەتوانن چی بکەن نا بەس من ئەوەنە لە خۆم ڕائبینم یەکگرتوو بناتوانن بەس یەکگرتوو نەبن ناتوانن زۆر دەسەرۆژی پەرلەمانی شەق جوان لێ بگرێ بەڕاستی هەر بەسەر چاو بەڵێگە نەبێ ها چەند ساڵی بینی بەسەر چاو یا دواخستنی تایە ئەمانە هەمووی تایە بەڕاستی ئەڵێنی وڵا زۆر ئەندام پەرلەمان کە چێتە بەخە ئیتر شتی بیرەچێ ئێستش پێشووتر ئاماژەمان پێ ئێمە ئەگەر پرۆژەکە تەقدیم سەم خەڵکت بیرەمێنێتەوە ئەکیدی منی خۆم یەکێکم لەو کەسانی کە شتم بیر ناچێ هەدێکە ئەشکرەی جوان لێ ناگرن لەسەرەوە جێتان لێگرن بەڵێنیان پێداوە بەڵێنیان پیاین ئەم جارە بەرنامەکان زۆر گشتگیرە ینی ئەڵێن ئێمە ئەمانەوێت بەڕاستی ئەم جارە بەرنامەی پارتی وایە ئەڵێت تکایە ئەمانەوێت ئیش بۆ هاوڵاتی بکەن هێمن بن لەسەر خۆ بن خۆشگوزەرانی بۆ هەموو عێراق ئەڵێن ترتەوە بەسە ئەبێ عێراقێکی دیموکراسی بی ئەو عێراقی کە لە دەستوری عێراقیان نووسراوە عێراق فیدراڵی ئیتیحادی دیموکراتی باش ئەبێ ئەوە ئیتر تەطبیق بکرێ شتێک ئەگەر بەرنامە و پرۆگرامی حەزبەکەی خۆت لە شتێکە بەدڵت نەبوو بەڵێ ئامادەی قسەی خۆت ئیرادەی خۆت بسەپێنی من خۆم تا بە تەواوەتی تا
قەناعەت کە قەناعەتیان پێ بکەم قسەی خۆم دەکەم هیچ حیزبێکیش کەم نییە لە کەم و کوڕی بۆ حیزبەکەی میژەمۆ کۆم و حیزبێکیکە نە مرۆڤ کەمە لە کەم و کوڕی نە حیزبیش کەمە لە کەم و کوڕی. شنۆخان چونە نێو خەڵک خەڵک پرسیاری ئاراستە کردی ئەوان زیاتر جەختیان لەسەر پەروەردە کردەوە جەختیان لەسەر پشتێرێمی کوردستانە کردەوە لە بەغدا جەختیان لە یەکریزی دەکردەوە دومیش لە بیرنەکردنی دەنگدەرانتان بوو خولەکێک بۆ تۆ دەتوانی بانگەشە بۆ خۆت بکەیت و چ بەڵێنێکش بە خەڵکە دەیت. من شنۆنوری عەبدوڵڵا کاندیدی ژمارە 28 لە بازنەی دوی پارێزگای سلێمانی بەڵێن دەدەم کە چوومە ئەنجومەنی نێنەرانی عێراق یەکگریزی کورد بپارێزم و هەروەها داکۆکیکارێکی سەرسەختی مافەنەتەوەی نیشتیمانیەکان بم بە پێی بەرگەومادە یاسایەکان کاری جدی بکەم بۆ بواری پەروەردە و ئەو هاوڵاتە دڵسۆزانەی کە دەنگیان داوە بە من هیچ کات لە بیریان نەکەم و شکە خۆم لەوانم و لە نێو ئەوانم هەر لەبەر ئەوەیە هەموو کاتێکە لە بەغدا گەڕامەوە هەردێمەوە نێو ئەوان خۆشحاڵ دەبم کە دەنگم پێ بدەن و ببمە نوێنەری ڕاستەقینەی ئەوان و ببمە دەنگ و ڕەنگی ئەوان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەڵێنمان لە شنۆخان وەرگرت کۆمەڵێک بەڵێنی داوە بابزانین کە بۆ پەرلەمانتەر تا چەند دەتوانێت ئەو بەڵێنانێک کە بە خەڵکی داوە جێبەجێیان بکات تا پرۆگرامێکی تر و کاندیدێکی تر هەر لە خۆشی دابێت.